بەیانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن. ئەم ڕۆژ کۆمەڵە بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون کە هەرێک لەو بابەتانە پڕزانیارین و بە سوودیشن. هەنێکشیان کێشەی هەر هەمومانە بە تایبەتەوانەی کە مناڵیان هەیە. بە سەرتاش ئەو بابەتانەتان بۆ باسکەم و دواتریش بە چڕتر قسەی لەسەرەکەین. خواردنی چپس لە نێوان مناڵان بۆتە خوب. ئەوە پزیشکانیش بۆ یاخۆ بڵێن هۆشداریەن لە کاریگەریە خراپەکانی. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا لەگەڵ پزیشکی پسپۆر زیاتر لەسەرم بابەتە وەستین. تاموچێژی تایبەتی خواردنی کرماشان وای کردووە کە لە کۆتاییدا ڕێکخراوی یونسکۆ کرماشان وەک شاری داهێنەری خواردن بە تام لە ئاستی جیهاندا تۆمار بکات. تەکنۆلۆژیای 5G بووە یارمەتیدەری کەرتی تەندروستی و ئەوە چین لەو ڕێگەیەوە پزیشک و پەرستارەکان ئەتوانن بە باشی خزمەتگوزاری پێشکەشی نەخۆشەکان بکەن. بینەرمان بن. ئەمە بڕگە و بابەتەکان بوو کۆمەڵەیە بڕگە و بابەتی دیکەی ئەمڕۆمان ئامادە کردووە پێشکەشتانێک. پێشەوەی بچینە سەر تەوەرەکان یاخود ئەو تەوەرە سەرەکی و بابەتە سەرەکیانەی کە ئاماژەم پێکرد لە چەند بابەتێکی هەمەڕەنگ سەیرەکەین و دەست پێکەین کە ئەم ساڵانەی دوایی کۆمەڵی ئافرەت لە باشووری کوردستان دەستیان برد بۆ کاری مۆدێلی بە شێوەی جیاواز. زۆرێک لەوان چالاکیەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوەکەنەوە. ئەمە ژوای کردووە دووچاری ڕەخنەی زۆر ببنەوە. کۆمەڵناسێکی شەڵەیە ئەم جۆرە مۆدێلانە بنە هۆکاری چاولێکەری ناوگەنجان و دوورکەوتنەوە لە داهێنان و کار و یاخود ئەو حەزانەی هێنە. یاریدەری بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیش لەو بڕوایەدایە هاوڵاتیان خۆیان هۆکارن بۆ بەرزکردنەوەی پێگەی ئەو مۆدێلانە و زۆر جایش ئەوان هانیانەدەن. بابێ کۆم بابەتە ببینین و دواتریش قسەی لەسەرەکەین. دەرکەوتنی کچان و کوڕانی مۆدێل لە ناو کۆمەڵگای کوردی و ڕوتێکردنی گەنجان بوونەوە ئەم بەشەی کۆمەڵگا وەکو زۆربەی خەڵک دەڵێن هیچ ئامانج و پرۆگرامێکیشیان نییە بۆ پێشخستنی کۆمەڵگاکە. ئەمە تەنها بووەتە جێگای سەرنج. کۆمەڵناسێک دەڵێ کەسانێک کە بەنای مۆدێل ئەگەهات و دابوونەریتی کۆمەڵگای خۆیان نەپارێزن نەک پێشکەوتن ناهێنە ئارا بەڵکو جۆرێکیشە لە پاشکەوتن. دوستان ئەم چەشنە مۆدلانەی کە هەڵبژاردراون نە هیچ پەیوانە یا ئستانداردێکی جیهانی پێوە دیارە نە لە هیچ لایەکەوە هەڵبژاردناون و نە هیچ بڵین هیچ هۆشیاریەک لە هەڵس و کەوتەکانیاندا لە بۆ کۆمەڵگای کوردی بەدی دەکرێت. بەداخەوە هەر کەسێک لە هەر جێگایەک کە حەزی لێ بووە خۆی ئستانداردێکی لە بۆ خۆی دابین کردووە خۆی بە عنوانی مۆدلێک ناساندووە کە ئەم مۆدلانە لە هەرێمی کوردستان دیار نییە بەڕاستی لە چۆ سەرمایەکانیان دەست دەکەوێت. ئەم سەرمایە یا ئەم باری دارایی کە دەستی دەخەن لە چۆوە بەرهەم دێت. ئایا سیستمێکی مافیایی گەری بۆ هەڵقوڵانی ئەم چەشنە مۆدێلە لە هەرێمی کوردستان هەیە؟ ئەگەر هەیە بۆ ڕێگری ناکردرێ، ئەگەریش نییە بۆچی لەلایەن وەزارەتەکانەوە سنووردار ناکردرێت نەوعی هەڵس و کەوتکردنیان؟ دەرکەوتنی کچانی مۆدێل وەک نەریتێکی کۆمەڵگا و پێشکەوتنی کۆمەڵایەتی لە چەند ساڵی ڕابردووەتە جێگای پرسیار. یاریدەدەری بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتانیش لەو بڕوایەدایە خودی تاکەکانی کۆمەڵگا هۆکارن بۆ بەرزکردنەوەی پێگەی ئەم جۆرە کەسانەی بەناو مۆدێل. کۆمەڵگایە کە زۆرچین بێکاری تێدا بوو، بەتاڵی مقەنەعی تێدا بوو، دەست بەتاڵی تێدا بوو، دیاردەی سیر لە ناویدا سەر هەڵدەدا. بۆیە مۆدێلەکان تەنها لە ناو ژناندانین. ئێستا مۆدێلاتی پیاوانیش پەیدا بووە، پیاوە مۆدێلەکانیش پەیدا بوون. مۆدێلەکان چێن؟ ئەوانن کە کەس نازانێ اختصاسیان چی ئەسڵان. وە کۆمەڵگا خۆشی ڕۆڵی هەیە لە بەرزکردنەوەی پێگەی ئەوانە لە دەوڵەمەندکردنیان تەنانەت.
سەیریان بکە هەمویان سیارێ ئاخر مۆدیلیان پێ هەمویان لە شوقی زۆر ڕاقیدان هەمویان داهاتی ماگانەیان زۆر باشە بۆیە چەندە ئێمە پێمان وایە ئەوان سەرزەنش بکەین لە بەرۆی دەستیان بەتاڵە لە بەرۆی نازانین کە بۆچی ڕێژەی بینەر و هەواداریان زۆرە دەبێت سەرزەنشتی پێش ئەوە کۆمەلگایەکەمان بکەین کە بۆچی ئەوەندە لە دەوریان کۆ دەبنەوە گرنگ وەکو مەسەجێکی وەکو دەڵە تایبەتی بیدەین فۆرمێکی خراپە مۆدلێکی خراپە خراپیەکەی ئەوەیە لە دوای دروستکردنی هەر ئافرەتێکی مۆدلەوە حەزی بە مۆدل بوون لەلایەندایان ئافرەتی دیکەی بێ ئیشی دەست بەتاڵەوە زیاتر دەکا ئەوە ژوارەکە کە کێشەی خێزانی و کێشەی کۆمەڵایەتی زیاتر بی و دواتر بەرۆکی ئێمە بگرێ. بابەتی جوانی و سەرنجڕاکێشی لە هەموو دنیا هەواداری زۆرە و مۆدلەکان لە بوارە جۆرا و جۆرەکان کار دەکەن زۆر جاریش بوونەتە هاندەر بۆ یارمەتی مرۆڤایەتی لە هەرێمی کوردستانی هاوڵاتیان خوان لەلایەک نیگەرانن لە تەشەنەکردنی ئەم دیاردەیە و لەو بڕواژدان بۆتە مەترسی بۆ چاولێکەری زیاتر لە ناو توێژی گەنجان و دووریان دەخاتەوە لە داهێنان لامان کاتیشدا هەر خودی تاکەکانی کۆمەڵگای کوردیش پاڵ نەدەن بۆ ئەو مۆدلانە و زۆر جاریش پشگیریان دەکەن. هێرۆ مۆلودی کوردستان 24 هەولێر. لە هەموو جیهان کاری مۆدلین لەسەر هەندێک پێوەر یاخود ئەو کەسێک کە بێتە مۆدلێک بێگومان پێوەرەکانی ئەبێت بۆ دیاری بکرێت هەموو مەرجانی تیابێت بەڵام لێرە پێم وانییە کە هیچ پێوەرێک هەبێت بۆ جگەلەوەی کەسێک حەز بەو شتانەکە و خولیاوێ هەیە کە خۆی دەرخە ئەمە کە بە پێی توێژینەوەکان بە یاخود توێژەرانیش بێت کە باسییان کرد لە ناو پاکێجەکەی هێرۆ مەولودیە باسی ویان کرد کە چۆن ئەبنە هۆی تێکدانی لایەنی دەرونی کچانی دیکەش بیرکەنەوەیان ئەگەر کچێک لە ماڵەوە دانیشتۆ و ئاواتەخوازت بە جوانترین شێوە دەرکەوێت بەڵام هیچ کات ئەو مۆدێلانە بەو شێوەیە نین یاخود بەو شێوەی کە دەرەکەون ژیانیان ئاسوودە نییە بۆیە ینی بانە بێتەوەی کە ئەوانیش هاندەن و کۆمەڵێکی دیکەش چاولەوان بکەن هەرچەنەم بابەتە زۆرتر پێویستەکە هەڵوێستەی لەسەر بکرێ و قسەی لەسەر بکرێتە کۆمەڵگا بەو شێوە خراپەدا نەیبات و هەر خۆشیان نەبنە هاندەر بۆیان چونکە بێگومان شتە کللتوریەکان هەموو ئەو شتانەی کە مۆرکیکی پێوەیە بۆی کە نەتەوایەتی کوردایەتی دیاخود هەمووانەی کە مێژوویەکی هەیە بۆ تۆ لە دەستی ئەدرێ با لەو بابەتە دوورکەینەوە بینە سەر ئەو بابەتانەی کە پەیوەستن بە هەر کللتور مێژووە هەندێک شار و شارۆچکە یاخود شوێن هەیە کە شوێنەوارەکانی یاخود شێوازی دروستکردنی ئەندازیاری و تەلارسازی ئەو ناوچێوەی کردووە کە مێژووەکی بەردەوام پیشان بدرێت و لە نێو کۆڵانە مێژوویەکانی ئاکرێشدا هەر هاوڵاتیەکە گەربیوێ خانووەکەی نۆژەن بکاتەوە یاخود دەستکاری بکات ئەبێت ئەو کارەی کە ئەیکات لەژێر چاودێری بەڕێوەبەتی شوێنەوار و سەرۆکاتی شارەوانیە بچونکە ئاکرێ بۆ ناسراوە کە شوێنێکی زۆر مێژوویە و هەم هێشتا مۆرکی یاخود بڵین دێرینی ئەو شارۆچکەی وای کردووە کە هەمیشە سەرنجڕاکێش بێ ئەمەش لە پێناو پاراستنی مۆرکی مێژووی و وەڕەسەنایەتی ئەو خانوانەیە چونکە خانۆکانی ئاکرێوتم خاوەن مێژوویەکی دوور و درێژن وەگەر هاوڵاتیان بە ئارۆزوی خواستی خۆیان دەستکاری خانوەکان بکەن و ئەو مێژووی ڕەنگە لە ناو بچێت وەکو خۆی نەمێنێت زۆر جاریش ئەو مۆدررنیەی کە دروستە بێت لە شارێکدا بۆ ماوەیەکی کاتێ چەند ساڵێکە و دووبار ئەگۆڕدرێ بابەیەکەوە ئەم کارە ببینی. زێدەی 30 ساڵایە ناوا کولانین ئاکرێدا دەستین وی ژن و کراندنا بەران بەرنەبووینە ji bo ku xanî pê bihên ava kirin. Nava van kulanên dîrokiyên Akrêda her welatiyek destkariya xaniyê xwe biket divêt li ser şêwazê kevnar bîtin da ku resenata xwe caran ji dest nedin. Em vê ew ê dikeyin ku okrê bîtev okrê û coro alem berê xwe ketê û bibînît ku dê okrê û coro çend û cone nûke okrê nûke we fereq bî ca em ê dest bavînê corek wedî nîjan dikeyne ve ku okrê weku okrê û cor li bêt.
نوژەنکردنەوە وان خانیان وەکە دەهێت دیتن پێتوی بدەم و خەرجەک زێدە هەیە لەو ڕەوەکە ئەفاڵاتیە دەن دیارکردن کو دەوێت ئالیین شولەژێ ئالیکاریە وانا بکەن. ئەف شەوزێ تعمیرکردنەوە بۆ خۆنیۆ گەلک سەرمە گرۆن ڕۆتوسیتن هەر بەرەك 5,000 دینۆرۆ سەرما ڕۆتوسیتن هەکەر بێت و حکومە دەعم و مەبکەتن دیبچەک مەرزۆنتر بێدەشین تعمیرکەینەوە بۆ خۆنیۆ ئەوەکە جۆن دەدەتەف ئۆکرێ منزەرەکێ جۆن ئەف خانی ئەدبن سەرپەرشتیە هەر ئێک ji باژێرڤانیە و ڕێڤەبەریە شینواراندا دهێن نوژەنکردن ji بۆ ku سیمایê xwe yek evnar ji dest nedin û akrê her bimînîtin akrêya dîrokî. مەرەمەمە ئەوە وەکو ڕێبەری شینوارن ئاکرێک و ئەف سیمای کەڤنارە ئاکرێ وەکو خۆ بمینتەوە و ببیتە جێن گەشتیاریش بێکێک و سوود بێتە وەرگرتن ژڕووی گەشت گوزاریڤە. ئاکرێ ئەب ئەندازەیە خۆیە کەڤنار و دیرۆکیڤە ڕووی خۆی ئاڤەدانیە ئەتناڤە وان گەڕەکاندا وەکە تابلۆیەکێ تژی جوانیە نیشاندای بوویە بە هەر ئەوەیە هەبیتن هەوڵێ تێندان کو ئەف جوانیە هەنێ نەهێتن تێکدان. ئاری حسێن کوردستان 24 ئاکرێ. با بم بەیانێ باسێکی خواردنیش بکەین تۆزە شتیامان بکرێتەوە بە تایبەت خواردنە خۆشەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کرماشان کە ئەوە خواردنی خۆشی هەیە نزیکەی 8 جۆر خواردنی تایبەت و بەتامی هەیە ئەمە ژوای کردووە کە یونسکۆ کرماشان بکاتە ناو یەکێک لە شارە داهێنەرەکان لە خواردندا کە یاخود بڵین داهێنەری خواردنی بەتامن کەەوەش لەسەر ئاستی جیهاندا تۆمارەکرێت لە کرماشان وەکوتم نزیکی 8 جۆر خواردن هەیە کە بەشی زۆریان تایبەتن بە کرماشان هەر خۆیان کللتوری خوان و بەو شێوازە دروستیەکەن و لەوروبەریشی ئەوەش وای کردووە کە ئەو ناوە یاخود وەکو 37مین شاری داهێنەری خواردنی بەتام لەسەر ئاستی جیهان بناسێنرێت. هەرچەندە زۆرێک لەو شارانەی کە یونسکۆ دیاری کردووە بۆ ئەو خواردنی بەتام یاخود داهێنەریان هەیە لە خواردندا جگە لە کرماشان یاخود ڕۆژهەڵات لە باکووریش دیاربەکرمان هەیە کە ئەوێش خواردنی خۆشی تایە. ئیتر نایشارنەوە کە کوردستان یاخود بڵین هەر پارچەیەکی بۆ خۆی تایبەتمەندیەکی هەیە لە خواردنیشدا بێبەش نییە خواردنەکانمان زۆر خۆش و بەتامن. با بزانین چ خواردنێکە کەوای کردووە یونسکۆ دانی پیا بنێ و بیکاتەیەکێک لە وڵاتە ناودار و داهێنەرەکان. چێژ و فرەی خواردنی کرماشان وای کرد لە کۆتاییدا ناوی ئەو شارە لەلایەن یونسکۆوە وەکو شاری داهێنەری خۆراکی بەتام تۆمار بکرێ. ئەمی ڕەحیمی سەرۆک شارەوانی کرماشان ئەو هەواڵی پشتڕاست کردەوە و ڕایگەیان کرماشان وەکو 37مین وڵاتی داهێنەری خۆراک لە ئاستی جیهان و 12هەمین شار لە ئاستی کیشوەری ئاسیا لەلایەن یونسکۆوە تۆمار کراوە. ئەو بڕیارە یونسکۆ دوای ئەوە هات کە 4 جار نوێنەدانی یونسکۆ و جارێکیش سەرۆکی کۆمیسیۆنی نیشتیمانی ئەو ڕێکخراوەیە سەردانی کرماشانیان کردووە. لە پارێزگای کرماشان 80 جۆر خواردن، 11 جۆر نان و 20 جۆر شیرنەمەنی هەن کە هەموویان تایبەت بە سنووری پارێزگاکەن. هاوکات ڕۆنی کرماشانی، نان برنجی، کاک، خۆرشتی خەلال و کەبابی کرماشانی بە ناوی ئەو شارە ناسراون. هەر ئەو جۆرا و جۆری لە چۆنایەتی و چەندایەتی لە خواردنەمەنیەکاندا وای کردووە لە کۆتاییدا ڕێکخراوی یونسکۆ بڕیارەکە بدات و کرماشان بە شاری داهێنەری خۆراکی بەتام لە ئاستی جیهاندا تۆمار بکات. سەرۆکی شارەوانی کرماشان لەگەڵ ڕاگەیاندنی ئەم هەواڵا هیوای خواست حکوومەتی ئێران بودجەیەکی تایبەت بۆ ئەو پارێزگایە تەرخان بکات بۆ ئەوەی ژێرخانی گەشتیاری کرماشان پتەوتر و فراوانتر بکەن. چونکە پێی وایە ئێستا کرماشان بەهۆی تام خۆشی خواردنەکانی بە جیهانی بووە، گەشتیارێکی زۆریش ڕووی تێدەکەن. هەر بۆیە لە ئێستاوە پارێزگار و شارەوانی کرماشان لە هەوڵی ئەوەدان کەرتی تایبەتیش هەڵ بدەن خواردنگە و شوێنی گەشتیاری تایبەت دروست بکەن بۆ ئەوەی ئەو گەشتیارانەی بۆ ژەمە خواردنێک سەردانی کرماشان دەکەن لە کەشێکی گونجاودا
چێژ لە خواردنەکانیان وەربگرن. تەندروستیەوە لە بیر ناکەین یاخود با بڵێن بابەتە تەندروستیەکانمان هەموو ڕۆژێکە بێت کە هاوکارمان دنیا عادل ئەم ڕۆباسی ئەو حاڵەتەمان بۆکە کە پێوترێ گانگرین. زین گانگرین چۆنە زیاتر لە دەست و قاچایە و ئەو حاڵەتە چۆنەوەکەی چارەسەر بکرێت ئەگەر چارەسەریش نەکرێت چی بەسەر کەسەکەیت زانیاری زیاتر لە هاوکارمان دنیا عادل وەرەگرین. تەندروستی بەیانی 24 لەگەڵتانە. ئەزانن گانگرین چییە؟ گانگرین ڕوودەدات کاتێک بەشێک لە شانەکانی لەش دەمرێت و خوێنی پێویستی بۆ ناچێت. گانگرین زیاتر پەلەکانی لەش دەگرێتەوە واتە دوورترین شوێن لە دڵەوە وەک پەنجەکانی قاچ و دەست. لە قاچ و دەست و ئەندامەکانی ناوە دەست پێ دەکات. وریابن گانگرین بڵاو دەبێتەوە بە لەشدا و دەبێتە هۆی شۆک ئەگەر چارەسەر نەکرێت. شۆک بارێکی فریاگوزاری مەترسیدارە بۆ ژیان. گانگرین دەبێتە هۆی بڕینەوەی شوێنی توش بوو هەتا دەبێتە هۆی مردن بۆیە پێویستە بە زووترین کات چارەسەر بکرێت. ئەو نیشانانی دەری دەخەن کە دەکرێت تووشی گانگرین بوو بێت برینێکی ڕەنگسوور و بە ئازار و هەڵئاوساو یان برینێک کە کێمی تێدا بێت و بۆنێکی ناخۆشی لێبێت بەشێکی جیاکراوە لە لەش هەست بە ساردی بکات یان لە دەستدانی هەستی دەستلێدان لە ناوچەیەکدا پەیدابوونی ئازار لە یەک شوێنی لەشدا بە بەردەوامی هەندێک جار بەشێکی لەش ڕەنگێکی ناپەسەندی دەبێت وەک شین یان ڕەساسی بۆ ڕەش هەروەها برۆنزی. بەڵام مەرج نییە هەر ئەم نیشانانە دەرکەوێت چونکە لەباری گانگرینی ناوەی لەش ئەم نیشانانە دەرناکەون بەڵکو ئازار و تا بۆ ماوەیەکی درێژ بەردەوام دەبێت. هەروەها دابەزینی پەستانی خوێن و دەکرێت کەسەکە دووچاری شڵەژان و شفرزەبوون ببێت. بە پشکنینی خوێن دەردەکەوێت ئەو کەسە ئەگەر دووچاری گانگرین بوو بێت بەهۆی بەرزی بڕی خڕۆکە سپیەکانی خوێن. دەکرێت سوود ببیندێت لە پشکنینەکانی وەک MRI و CT سکان و ئێکزڕۆی. ئاگادار بن ئەم کەسانی پێشە دووچاری ئەم نەخۆشیانە بوون لە مەترسێکی زیاترن بۆ توشبوون بە گانگرین لەو نەخۆشیانە. نەخۆشی فتق و هەوکردنی ڕیخۆڵە و نەخۆشیەکانی شەکرا هەروەها نەخۆشی ڕەخبوونی خوێنبەرەکان و کڵۆتبوونی خوێن. ئەو کەسانی تازە نەشتەرگەریان بۆ کراوە یان بەرگریان کەمە بەهۆی بارێکی پزیشکی تایبەت یان وەرگرتنی دەرمانی شێرپەنجە پێویستە وریابن لە گانگرین. هەروەها کۆمەڵێک هۆکاری تر هەیە بۆ توشبوون بە گانگرین وەک برینی سەر و گەستنی ئاژەڵ و سووتان یان هەر هۆکارێک ببێتە هۆی زیانگەیاندن بە شانەکانی لەش. سێجۆر گانگرینمان هەیە گانگرینی وشک هۆکارەکەی نەچوونی ئۆکسجینی پێویستە بۆ بەشێکی لەش. گانگرینی شێدار هۆکارەکەی چەند جۆرێک بەکتریایە. گانگرینی گازی هۆکارەکەی بەکتریای کلۆستریدیایە کە بڵق و ژەهر دروست دەکات لە ناوچەی توشبوو. لە ناوچەی توشبوو بە بەکتریا چارەسەرەکان پێدانی ئەنتیبایۆتیک بە زۆری لە ڕێگەی خوێنهێنەوە یان لە ڕێگەی دەرزیەوە بۆ تۆژمی خوێن ئەنجامدانی نەشتەرگەری بۆ بۆری خوێن بۆ چوونی خوێن بۆ شوێنی توشبوو بە تایبەت کاتێک خوێن ناچێت بۆ ناوچەی توشبوو. دانانی نەخۆشەکە لە شوێنێکی پڕ لە ئۆکسجین بۆ کەمکردنەوەی گەشی بەکتریا کە هۆکارە بۆ گانگرین. لە خراپترین بارودۆخی گانگرین نەشتەرگەری دەکرێت بۆ لابردنی شوێنی توشبوو بە گانگرین کە شانەیەکی مردووە یان بڕینەوەی قاچ یان دەستی توش بوو. بە هیوام لەم گانگرینە مەترسیدارە بەتوور بن هەر تەندروست بن. جا ئەو بابەتی کە سەرەتا ئاماژەم پێکرد خواردنی جپس بوو لای مناڵان. دڵنیام ئێستا زۆربەتان بەدەست ئەو کێشەوە ناڵێنن بەتایبەت بۆ مناڵەکەتان. هەنێکی شتانەڵێن لەوانەیە نتوانین سەیتەڕە بکەین بەسەر مناڵەکە حەزی لێ ڕەفیقەکەی ئیخوالانێن لە مەکتەب بیخوات. هەموو ئەمانە بەڵام بزانن کە چەندێک زیانی هەیە بۆ مناڵ. خواردنی جپس نەحەقیشیان نیە ئەمەندە ڕیکلامی جۆرا و جۆر و یاخود بڵین زۆر بەبێەوەی کە هیچ فلتەرێکی هەبێت دێتە بەردەستی مناڵان وای لێکرێ ئەوەندە حەز بە تاماکەی بکات بیکەن بەخوو. و ئەمە ژوای کردووە کە دکتۆرەکان یاخۆ بڵێن پزیشکانی بواری نەخۆشیەکانی مناڵان بە تەواوی داوا لە دایک و باوکانەکە نەهێڵن ئیتر مناڵەکانیان خوو بە خواردنی جپسەوە بگرن چونکە نەک تەنیا بۆ مناڵ بەڵکو و گەورەکانیش کاریگەری خراپیە بێت لە سەریان کە ئێستا گەورەکانیش زۆر خۆیان پێوە گرتووە و بەردەوام جپسە خۆن. لەو کاریگەریە خراپانە کە پزیشکەکان ئاماژەیان پێکردو خستیانەتە ڕۆەوەیە کە کێشی مناڵ زیاکات و مەترسی توشبوون بە فشاری خوێنی زیاکات بەهۆی بڕێکی زۆر خوێی سۆدیۆم لە ناو جپسەکەیە کە زۆر جۆر لە زۆر جۆرە خراپەکەیەتی چەوریتیایە
ئەمە واکات ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی دڵیش زیاد بکات و هۆکارێکە بۆ کلۆربوونی ددانەکان هۆکارێکە تا مناڵ هەمیشە هەست بە برسێتی بکات و هۆکارێکی سەرەکیشە بۆ توشبوون بە شێرپەنجە و ئەمانە و چەندین هۆکاری دیکەی کە هەمویان باس لە خراپیەکانیەکەن ئەنی بەگشتی کەمترین هۆکاری هەیە بۆی کە باش بێت و ڕێگە بدرێت بخورێت هەرچەندە خۆشیشە ناتوانین بڵین بە هیچ شوێ ناتوانین بیخۆین ئەو هەموو جۆرا و جۆری جبسە هەیە لە بازارە هەندێکیشیان بە تامێکی وا دروستەکرێت کە زۆر خۆشە بەڵام ئەوش بزانن هیچیان پەتاتە نین هەمویان لە یاخود بڵین لە پێکهاتەی دیکە دروست کراون بەڵام بزانین کە زیانەکانی چەند زۆرە. ئەگەر بژڵین ناتوانین نەیخۆین یاخود خۆمان لە خواردنی بپارێزین بەڵام ئەتوانین کەمیکەین و یاخود بەدیلەکەی بەکاربێنین زۆر جار بۆ بەدیار فیلمێکەوە دانیشی حەز بە خواردنی چیپسەکەی یاخود لەگەڵ هەندێک خواردنەوە بەڵام ئەتوانین لە بریەوە گەرمەشامی هەر خۆت لە ماڵەکەتدا گەرمەشامی دروست بکەیت و بیخۆیت هەم سوودی زیاترە و دووری شەکەویتەوە لە خواردنی چیپس کە زۆر خراپە. هاوکارمان دالیا کەمال ڕاوبۆچوونی هەندێک لە دایک و باوکەکانی وەرگرتۆ بزانین ئەوانەڵێن چی کە زۆربیانەڵەن ناتوانین سەیتەرە بەسە مناڵەکە بکەین هەری خۆن هەنێکیشیانەڵەن ئیتر بەسیانی ئەتوانن دایک و باوکیش منداڵەکە خۆی هێنەوێت تێم دنیا ئەشتوانێت فێری بکات لە بریۆی کە چیپس بخوا با فێر بێت لە مناڵێ و بروکلی بخوا فێربێک گێزەرێک بگویتە دەستی بیخوا میوەیەک بخوات با بزانین ڕاو بۆچوونی و دایک و باوکانە چییە و ئەوانیش چۆن داواکەن کە ڕێگری بکرێت لەو هەموو ڕیکلامە بێسەرۆبەرەی کە هەیە و کات مناڵەکە حەزی بچێت سەر چیپسەکە. پێسەی بێت ئەو دوکانە داوای ئەو هەموو شتەیەکە هەر دڵی بۆ لای جبسەکەی خۆ ناکرێتەوە هەموو ڕایە هەر هەچی خۆشیەکانی ئەوە زەوتیکەی مەجبوری ڕایە هەر بۆی بسێنی. ئەی تا چەندە هاوکاروی بۆەوەی کە جبس نەخوات ئێوە هۆشیاری پێی کە ئەو جبسە زەرەر و زیانی بۆ تەندروستی ئەو هەیە. والله من وەکو خۆم هەر حەز ناکەم بێخوا چونکە شتێکی باش نییە بەڵام ئەم مناڵی ئیمڕۆ هیچی زۆر هینی بە دایک و باوک نییە یعنی حەزەکار ئەو حەزەی کە خۆی هەیەی ئەوە جێبەجێکە هەنا من وەکو خۆم هەر حەز ناکەم بێخوا یعنی لە مەکتەبەکە ژیان حال و تووشتیان بۆ داناون زۆر جار بە مامۆساکان ئەڵەم بۆیان مێنن لە بەرەوەی باش نییە بۆیان شتێکی باش نییە جارێ ئەندۆمیە یەن هەر زۆر پیسە بەڵام خۆ مناڵی ئەمڕۆ بەخوا زۆر بەگوێ دایک و باوک ناکە من وەکو ئەگەر حاچی خۆمی لەگەڵ بم قەت بۆی ناسێنم بەڵام بەخوا خۆشی هەرە ڕوا هەرەی کڕێت. باسی قوتابخانت کرد پێ دوایە ئەوە ئەرچی کێیە کە هۆشیاری زیاتر لەسەرەوە بڵاو بکاتەوە کە جبس نەدرێت بە مناڵ. وەڵڵی ڕاگەیاندنەکان زۆر باشە ئەنجاشکرێتە سەر مامۆساکان ئەنی مامۆساکان ئەتوانن بە شێوەیەکی باش ئەو شتانی کە زەرەری هەیە بۆ مناڵ نەیهێنن لە هەموو ماڵەکە مناڵی بچووک هەیە ینی ئەگەر خوشک و براشە نەبن ئامۆزا و پورزا و مناڵی بچووک هەیە لە ماڵەکەیە زۆربەی جار داوا لێکەن چکە بە ئەتیادی مناڵ بەتەنیا نانێردرێ بۆ دوکان و شتکڕین زۆر جار گەورەیەکی لەگەڵانێرن ئەبێ گەورەکە وعیەوەی هەبێت کە ئەو مناڵە لە بیداتی گەشەکردنیایەتی یعنی پێویست بەوە کاکە ئاگا لێی بێت خواردنی تەندروست بخوا نەک خواردنی یعنی ناتەندروست یان شتی پیسی سەر عەرەبانە بێت یان مناڵە حەزیلێتی یان بۆ نە شکڵەکەی بەلای جوانە بەڵام مەرز نییە هەر شتێک جوان بوو کە سوودی هەبێ بە تاکید خواردنی جبس و ئەوەش هەمومان نەزانین خراپە بەڵام ڕاستیەکەی کەناڵەکانی ڕاگەیاندن و لە سۆشیال میدیاشە بابەتێکی وە ینی ئەگەر کرا بێتیش ئەمەنە جەختی لەسەر نەکراوەوە ئەمەنە لێ نەدراوەتەوە ئەوەنی ڕکلام بۆ جبس سەکرێت و ئەوەنەی مەبەست لە پارەپەیاکردنە لە کەناڵەکانە ئەوەنە ئاگان لە تەندروستی خەڵک نییە کە راپۆرتێک یان ڕپۆرتاژێک دروستکەن لەسەرەوەی کە زیانەکانی جبس چین بۆ ئەوەی دایکان و باوکان و کە سوکاری مناڵی بچووک ئاگاداری مناڵەکانن من بۆیان ڕوونکەنەوە عنی ئەگەر ئەوان تێژ نەگەن خۆتۆ گەورەکان تێگەن لەوەی کە ئەم خواردنە ئەم جبسە خراپە ڕاستەیەک و خۆم زۆر بە دوواداچم نەکردووە لەسەری و نازانم هۆکارەکانی عنی بۆ منە جبسی پەتاتە کاڵن لە ڕۆنا زۆر سوورەکرێتەوە ئەوەیان بەڵام جبس ئێستا ئەنواعی هەیە نازانی کە هۆکاری خراپیەکەی چییە ئەگەر ئەمانە زیاتر لە کەناڵەکانی ڕاگەاندن لە برێەوەی کە شیریم کرێت لە لای خەڵکو و
راپۆرتیان لەسەر بکرێت راپۆرت کرێت لەسەر ئەوەی کە زیانەکانی چین و لیان دوورکەوینەوە. سێمە خەریکەوەین تاواکو بتوانین لە ڕێگای بەرنمەیەکی تایبەتەوە هۆشاری زیاتر بە تاکەکان بین لەسەر نەخواردنی جبس و هۆکارەکانی نەخواردنی بەڵام تۆک و گەنجێ تا چەندە هاوکار بوو لەوەی کە ئەو مناڵانەی کە هەتانە جبز نەخۆن. بەڵێ وڵا ئەوەی کە لەگەڵ مناڵان نردبێت یانم ینی ئاگام لیان و بەهشتم کڕی بێت یان لەگەڵ دەستی خۆمە بردبێتم بۆیان ئەبەدەن جبسم نەبردووە زیاتر پسکیت و شەربەت وانەی کە سوودیان هەیە ڤیتامینیان تیا ئەوانم زیاتر بردوێتەوە. بەڵێ خۆم جبسە خۆم لەوە لە ڕۆژێکە دووسێ جا بڕۆم جبس بکڕم بیخۆم یان جبسی پەتاتە بێ هەر شتێک بێت دەیخۆم و هەروە لەلایانی تەندروستی شەو لەوانەیە بۆ کەمێک بۆ قەڵەوی بڵێن ڕێگر بێ بەس خۆم گوێی نایەمێ دەڵم هەر حەزم لێ دەیخۆم دووسێ جار دەڕۆم دەیخۆم و هەروە منداڵی خوشک و برای بچکۆش لەشم هەیە لە ماڵەوە دەیان بەم دەیکڕن دەیهێنن دەیخۆن و لەگەڵ مناڵە بچووکەکانیشە هاوکاریانی بۆ خواردنی بەڵێ حەزیان لێیە جا جبسی لیمۆ بێ یان تیژ بێت تون بێت ئاوە حەزیان لێیە دەیکڕن. تا چەندە ئاگاداری ئەو ڕێکارە تەندروستیانەی کە ئەو جبسانە لە ڕووی تەندروستیەوە بە تایبەتی بۆ مناڵ زەرەری هەیە؟ وەڵی دکتۆرەکان ڕێنمایی دەدەن دەڵێن خراپە هەندێکی یان ماوەی ئەوەی کە ماوەی بەسەر چوو ئەو هیچ خراپە و هەروە دەچم دەڵم بزان ماوەی چەندێکی ماوە یاخود ئەوانی کە زیاد دەڵێ کوالێتی باشتریان دەڵێ باشە ئەویان دەکڕم. ئەگەر تۆ ڕێنمایی تەندروستیت پێ بدرێ ڕێگر ئەبی لە دوای ئەمەوە کە جبس بۆ مناڵ بکڕیت؟ لەوانەیە بۆ مناڵەکان بەڵێ هەتاوەکو تەمەیان بچووک بێت بەڵام بخۆم کەم نابێت منداڵ بخۆن. تا چەندە هاوکار بووی تاکو ئەم هۆشیاریە لای دایک و خێزانەکانی تری شەبێت کە جبس نەدێن بە مناڵەکانی؟ زۆر هارکەون بۆ ئەوەی تەندروستی باش بیتن نەخۆش نەکەون خلاصەرەوە. تۆ شاوکار بووی لەسەرەوەی کە تا ڕادێ خانەوادەکانی خۆتان هۆشیارکەنەوە کە جبس نێن بە مناڵ؟ آخر دەبێت ئەو هابێتن نە بەس خانەوادانەکە خۆنانی منە دایک و باوی دەبێتن ڕاگەاندن ژوەکی ئێستا بەرنامەی خۆت لەسەر ئەوەیە دەستگاکان ئەوە هوشیاری خەڵک بدان لە تەلەڤیزیۆن بەرنامەی ئەوە هەبن لە رادیو چکۆ لۆ خۆت گرنگە دایک و باو ڕاستە ینی هەموو کەسێک لە دایک و باو قوتابخانەنە بۆ مناڵەکان بەس هەر ئەوەندە بەس نییە دەبێتن ئێوەژی ڕۆلی خۆتان بگێڕن تاکو یەکتر ینی یارمەتی یەکتر و هەوکاری یەکتر بن. قسەی زیاتر لەسەرم بابەتە ئاکەین بۆی کە هەر دایک و باوکێک هەر خوشک و برایەک هەر یەکێک لە جێگەی خۆمانەوە کە مناڵێکە بینین ئارزووی زۆری هەیە بۆ جبس ڕێگری لێ بکەین بەڵام بە شێوەیەکی تەندروست بۆیە گفتوگۆکەم زیاتر دەوڵەمەند دەکەم لەگەڵ دکتۆر ئەکرەم ئەتروشی پرۆفیسۆر دکتۆر ئەکرەم ئەتروشی کە ڕاوێژکاری منداڵانە. سڵاوت لەبێ دکتۆر بەیانیت باش. پێم بڵێ بە گشتی هەموو جۆرەکانی جبس خراپە توانین بڵین هیچی باش نییە و هیچ مناڵێک بانەی خوات؟ بەێ ڕاستی زۆربەی زۆر ئەو کەرەستێن جبسان و هەروەسا هەمی ئەف خۆراکێن زیان بەخش وەکی ئەزت بێژمێ خۆراکێن زیان بەخش کۆپێک تێتەنش گەلێک جۆرێن نەستەلە و گەلێک جۆرێن شرینە هەیە و ئەوێت زارۆکت خۆن هەروەسا ڤەخواردنێن گازی وەکی پەپسی و کۆلاوە تشتە ئەوشی کول گەلوە تێنە خوارد هەمی پێکڤە ئەم چین وە گرۆپێک بێژینێ خواردنێن زیان بەخش کو بەداخەوە زارۆک گەلێک پێوێت گرێداینە و دبنە ئەگەرێ زیان بەخشینێ بۆ تەندروستیە زارۆکی. باشە دکتۆر هەموو جارێک بۆ نمونە مناڵێک نەخۆشەکەوێت ئێوە ڕێنماییان بە دایک و باوکەکان کە جبسیان نێنێ بەڵام گوێمان لێ بوو زۆرێک ڕای کەس خەڵکمان وەرگرت بوو باسیێوانە کرد کە ناتوانم من بەردەوام ئاگام لێ بێ یاخود ڕێی لێ بگرم حەزی لێتی ڕەفیقەکەی ئێخوات ئایا چی بکرێت بۆی هەر لە منداڵیەوە ئەم مناڵە حەزی نەچێتە سەر ئەم خواردنە خراپە کە پێوترێت جبس؟ بەێ ڕاستی بێت زۆری تەفە بۆ ڕۆلێ دەیبابە دەیباب و سەمیانی زارۆکی دوێت ڕۆلێکی کاریگەر هەبیتەنە دوێت چەندێدا یەک ئەمشت بۆ ڕۆلێت چاڤلێکەر دوێتن دەیبابە بخۆ ئەو بخۆ بخۆ نەخۆن ئەگەر هات و دەیبابە خارن زارۆک بێگومان دێ چاڤێلیکەتن و ئەویش دێ خۆت وەکیوە دوێتن دەیباب نەخۆن دوێتن دەیباب چ جارە واب کارنەینن وەک پاداشتێک بۆ زارۆکی
یعنی نبیجنی اگر هاتو تخواندن خو خلاص کرد یان هکر توزی نوستی یان هکر فلان کاری باش کرد پاداش داده دی بیتا چه پس آن خارنکش و خارن زیان بخش دوی زاروک بیتا هاندان و تیگه هاندن که افتشتا که کرسته زیان بخشه اگر نشینجی زاروکی اگجاری دیر بیخینجه وصا بو قناعتی چکن که کم یا بخوتن که گلک کم که دیر بخوتن و هر وصا فیل کرد زاروکیان بردان زاروکی بو خارنین تندرست بو یعنی بدائل باش بدائل تندرست وکی فقی وکی زوزوات وکی بسکت بن کود کرستین زیان بخش نافدانه بن بو گواشن فقی های سروشتی شینا و خارنین گازی افجید بنا اگر کو زاروک تیر ببید هست تیر بو نبکتن و پیچه خوش واجب سا ابدت پاش دروستە دکتۆر ئەوە تۆژ ئامادەی پێی زۆرجە دایکان و باوکان خۆیان وا لە مناڵەکانەکەن بە شێوازێک کە هەنیێن ئیتر فێری خواردنی جبس بێت کەواتە تۆ لێرە پێیان بڵێ کە چه هۆکارێکی هەیە بۆ تووشبوون بە نەخۆشیەکان و کاریگەریە خراپەکانی چییە بێ لەسەر منداڵەکەی بله راستی اف گروپ خارنا شوکی گشتی وکی مگوتی از نبتنی دی بیجم چه بس بلکو دی بیجم و گروپ خارنین زیان بخش بشوکی گشتی الجلوانا اف شرينا هي انجلك يان اف وخارنين غازي وكي بيبسي وكولاي اوجي بلاد دوي جروب دافيد هر وصا فاست فود وكي برجر وكي بيتزا اما وجروبك نافلي بينين كو بيجيني خارنين زيان بخش خارنين خراب خارنين نتندرست بداخل اف جورا خارنه بشوي كي تيني تشيكرن آستی رین خراب یه تندرست آستی خی اند آستی شکری اوه همی گلکت بلندن تیدا اود بنا اگری هنده کو زاروک تیر ببیتن پی سر حسابا هنده کو خارنه ریشال گیم بین خارن فایبر یا ریشال تیدا نینن اف خارنت گیم یاند به فایبر و به ریشالن دوی اکیب یکم شد بیتا اگری توجبونه قبضبونه که گلکا پیز رنگ بیتا اگری توجبونا برینداری الجهه دست میجاستی رو هر واسا فطر و ناسور او تشتدی هر واسا اف کالوری انگلک اندواندا ادبنا اگری کو قلو ببیتن و قلوبون بگمان گلک ازان را و گلک زیان بخشیه زیان گلک کارت کردن سر تندرستی زاروکی هنه رنگ بیتا اگرک بو توجبونا قلو یکا گلک و هر واسا ایشا شکرش جوری دوی هر واسا نخوشیین دلیت آینده دا الدب زاروکی هر واسا ادبیتا اگر تگدان هوشمندی و بیرمندی زاروکی شیان مشکیت زاروکی تگد چن و شیان تگهشتن و ولگرتن زانیاریان دب زاروکی دیگه تگ چن هر واسا کرستین تیدا هنگ کارتی که نیل سر دوپامین مشک زاروکیت کن او دوپامین مشک زاروکی دمی کارتی که نیلاته کرن ده پیوتا گریدان که خودیر که تفش خارنی دی و پیو بیتا گریدان و خارنین ساخلم و تندرست نخوتن ڕاستە دکتۆر ئەو گروپەی باست کرد فاسفودە و خواردنەگازەکانە جبسە چی دیکە هەیە لەناو ئەو گروپەیە کە خراپ بێ بۆ منداڵ جا لە ڕووی جستەیی و دەرونیین باسی وەشە کرد کە هۆشی مناڵ کەمترەکە یاخود ڕادەی زیرەکی هەموو ئەمانە کاریگەریە بێ لەسەری بەڵام مەبەست مەبزام جارێک تر پێمان بڵێیتەوە ئەو گروپەی کە باست کرد خراپە چی و چیتیایە بله هر وکی به آماجه پیگیری وکی انگوش آماجه پیگیری چیپس بهمی جورا هر واسا اف برگر و فاست فود و فینگر چیپس الگلوا هر واسا و خارنین گازی هر واسا اف شکلاتت گلک رون و شکر تیدا کد بگید بین نوتلا او جورین گریدای پویوا اوه همی وک گروپک یعنی اودین واین ساخلت واین هاف باش روینکی گلک، خیاکا گلک، شکرکا گلک، پروتینکی کم، ریشالن نزدیک زیرو. اف همی پیج و ساختن گلکن زیان بخشن که دوید پیوست ام هندی بشین زاروکا جدیر بخینه با. جا دکتۆر مشکلەی زۆربەی دایک و باوکەکانی ئێمە یاخود هاوڵاتیان بەگشتیەوەیە کاڵێ منداڵەکەمان زۆر لاوازە وازانەی ترە گەر منداڵەکەی قەڵە و خەپە نەبوو نەخۆشە لاوازە ناشرینە ینی بەگشتی لە ناو ئێمە مناڵی تۆزە خرپن و ئەوە زیاتر خۆشەویستیان دایک و باوکەکە زۆر دڵیان پێخۆشە
ئەمە زیانی هەیە یاخود منداڵێک ئەگەر قەڵەو بێ و کێشی زۆر بێ و وەکو لای خۆماڵان زۆر خاپەیە باشترە یاخود لەوەی منداڵێک ئەتیادی بێت ینی کێشی زۆر نەبێت و هیچ نەخۆشیێکی نەبێت. بەێ ڕاستی وەختێ ئەم زۆرۆکە پشکنین کێنش ئالیە کێشەیەوە و درێژیەوە مە هەندە چارتێ تێنم دانینە سەر چوە چارتا دەبوومە دیارد کرد کە ئایا زۆرۆک ئاستی سروشتیە بن سروشتیەدا یان سەر سروشتیەدا ئەگەر بن سروشتیەدا بیت ئەم دەبێژین ئەوە بەدخۆراکیە و زعیفیە ئەگەرت سەر سروشتیەدا بیتن ئەوژی هەر جۆرەکی بەدخۆراکیەیە بەس لایە پێچەوانە بەدخۆراکیەکە قەلەوی و ئەو قەلەوی وەکی مامەژە پێگیری gelek ziyanet lê heyn li kartêkirinin gelekên xerabên heyn ser tenduristiya zarokî û çi şêwe başî têdanîne. Ji ber wê êkê em bêjîne deybaban ev zarokên ney tendurist e belku yê bedxorak e bedxorakiyê ku ji corekê dî. Belê. Bale. Başa doktor pêman bile daykan bawkan چۆن بتوانن یاخو بڵین لە کێوە دەست بکەن بە خواردن پێدان بە منداڵەکان تا چەند مانگی شیری بنێو و لە دوای ئەوە دەست بکەن بە خواردن و ئەو خواردنەی کە سەرەتا فێری ئەکات بیخوات چی بێت بۆی دواتر هەر لەسەر ئەو بناغەیە کە دای ڕێژێت هەتا گەورە بێت چ خواردنێک ئارەزوو بکات. دوێت هەمە جووریت نەفخواردنێدا هەبیتن ینی زارۆک خۆش سەری بە خۆش ژیە شش هەیوی بە ئەلدی فندەژێ دەرەیان ژیە چار هەیوی دە فندەژێ دەریدی دەست پێ بکەتن بێتەدان بۆ زارۆکی بلا جۆرە و جۆری تێدا هەبیتن ڕاستە ئەم دەست پێ بکەین سریاڵە سریالێت ئەوێت زارۆکە تێدەدان ئەوەی دەست پێک بدیفرا ئەم چەندین جۆرێن خواردنا بۆ دەیبا بە دەستنیشانکەین بەری ژیە ساڵەکێ وەکی ئەمە بێژین ماست وەکی پسکێتت ناف ئاوێدا وەکی هیرگیریە فێکیا یان زەوزەواتی یان زەرکۆ هێکا کەلاندی هەر شتێت وەسا پشتی ژیە ساڵێکێ ئەف گرۆپە بەرفرەهتر لێ تێتن بەس هەمی جارە هاندانەمە سەر هەندەیە و ئەف خواردنە دوێت جۆرە و جۆر بیتن یا پێکات بیتن کەرەستێن سەرەکیەن خواردنێک و پرۆتینە کاربۆهایدراتە چەورێن تەندروستن چەورێن ساخلەم و هەروەسا فێقی و زەوزەوات تێدا بن و هەمی ڤیتامین و کانزایان و تشتێن ڤایتال یەن یەت و تەندروست پخۆڤە بگیرن دوێت هەمی جارە جۆرە و جۆری هەمە جۆری یان جۆرە و جۆری ناف خواردنیدا هەبیتن دا زارۆکێ بێبەش نەبیتنش چ جۆرە کەرەستەیان و سەرەکینە بۆ گەشەکردن و تەندروستیاوی. باشە دکتۆر پێمان بڵێ شەکر و خوێ لە کێوە منداڵە بێ دەستکا بە خواردنی لە چ تەمەنێکەوە دایک ئاگای لە من یاخود باوکان ئاگان لە منداڵەکەیان بێت و ئەو کات بتوانن هەموو خواردنیان بنێت کە شەکر و خوێ و چەوریتیایە. ڕاستی پشتی ژیە ساڵەکێ پشتی ساڵەکێ شێن وردە وردە کێم کێمە شەکر و خێ بهێنێت ناف خواردنێدا بەس دوێت شێوەیەکی گەلێکی سنووردار بیتن چونکو وەکی مە ئاماژە پێکردی ئەف کارتێکردنێن وایەنی بۆ نمونە شەکریش بلی ئەف کارتێکردنێن و بنە ئەگەری قەلەویە هەروەسا کارتێکردنێ لەسەر ئاستێ بەرگریە زارۆکی دکات ئاستێ بەرگریە لەش زارۆکی تێکی چیت لاواز دەبیت توشبوونا نەخۆشیە پێستەر لێ تێتن هەروەسا کارتێکردنە خراپل ددانات کێتن هەروەسا وەکی هەنگوش تەقریرە خۆ ئاماژە پێدای خێ ئەو خێ تایبەتی خێیا جۆرێ خراپ ئەوێت ناوچە بسادا دەبیتە ئەگەرێ تێکچوونە مشکی جۆرە چرمسینێکێت خانەیەت مشکیدا چێت بیتن دەبیتە ئەگەرێ لاوازبوونا کارێ مشکی تێکدانا هۆشمەندی و بیرمەندیە زارۆکی وەرگرتنە پێزانینێکی کێمتر لێ تێتن بیرهاتنە زارۆکی کێمتر لێ تێت و کورتتر لێ تێتە هەمیت بنە ئەگەرێن خراپیە ژبەر هەندێک ژیە پشتی ساڵێکێ بەس شێوەیەکێ کۆنتترۆلگیری یە گەلێکی سنووردار. باشە دکتۆر جگە لە خواردنەکان بە هەندێک باسی خەو و کاتی ئیسراحەتی منداڵیش بکەین ڕێنمایی تۆ چیە بۆ دایکان و باوکان لە کاژمێر چەند منداڵەکان بخەوێنن بەیانیان کاژمێر چەند بە خەبەریان بێنن و ئەو کاتێک کە ئەخەون چ خواردنێکیان بنێ ئەگەر برسیان بوو. بەێ پێویست ئەوە زۆرۆک دەهی شەڤ هەندی پشێن نەبورینن بنویتن دانوستنەکە تێرەخ و بنویتن تاکو سعات هەفتی سپێدیان هەشتی سپێدی ڕاببیتە و ئەvە دیبیتە ماوەیەکی باش بۆ خواردنێ
و هندی باشه کو زاروک نه نهاندان کو خارنیان و خارنی بخون بری نوستنی چونکو خارن و خارنی بری نوستنی رنگ بنا اگری زفرینا خارنش گدی بو سر گدی دا بو مری و از بسا کل کرنی و توجبونا برسوجی و توجبونا کل بونا گدی و چندین کارتی کرنین دیان خرابش بروی که او یا باش او بودی بابان زاروک فیل کن کو بری دمی نوستنی بو ماوی بلا دو دم جمیره بن بلاینی کم بلا خارن و خارن نبنش بروی که دا گده وای پاراستی بیتن و کارتی کردن خراب ین خارنی دکتۆر زۆر سپاس بۆ ڕێنمایەکانت پرۆفیسۆر دکتۆر ئەکرەم ئەتروشی ئەو زانیاریانەی بەم و بینەران بیسەرانت بەخشی بۆ هیواین کە بگاتە دەستدایکان و باوکان و چی دیکە بەدەستی خۆیان منداڵەکان نەخەنە ناو ژیانێکی خراپ و ناتەندروستەوە. سپاس بۆ بەشداریکردنت لە بەیانی 24. زۆر سپاس. بابەتی فیلم و موڤی و یاخود بڵین ئەو بابەتانە لە بیر ناکەین کە لە ئەنقەرەی پایتەختی تورکیا 32مین فستیڤاڵی فیلم بەڕێوە چوو کە بە بەشداری سەدان فیلم دەستی بەکارەکانی کرد. لەم فستیڤاڵەدا فیلمێکی کوردی هەیە بە ناوی ئۆکولتراش کە باز لە ئەستەنگەکانی بەردەم منداڵانی کورد لە باکووری کوردستان ئەکات و بەرهەمهێنەرانی ئەم فیلماڵێن ئامانجی فیلمەکە نیشاندانی ئێش و ئازاری منداڵانی کووردە بۆی بە جیهانی دەرەوەی ئاشنا بکەین و بزانن منداڵانی کورد لە چ دۆخێکدان. Li Tirkiye Suhdiyemîn Festîvala Fîlmaniya Enqerê ku par ji ber vîrusa koronayê bi awayekî online hatibû kirin, îsal bi beşdariya sedan fîlmên metraj dirêj, kurtefîlm, belgefîlm û fîlmên navneteweyî bi awayekî rûbirû dest pê kir. Di çarçoveya vê festîvalê de du fîlmên derhînerên Kurd jî cih digirin. Fîlma derhînerê Kurd Ferîd Karahan ya bi navê Okultraşê Ang û Tiraşa dibistanîm ku li Tirkiye û qeda navneteweyî de bi dihan xelat wergirtine hate pêşandan. Fîlma ku bi Tirkiye û têda hin diyalogên Kurdî jî heye, behsa asîmîlasyon, di nava pergala perwerdehiya Tirkiyê de zor û zehmetiyên zarokên Kurd û derd û azarên zarokên Kurd yên li dibistanên şevîn angoyî wan de dike. Gulistan Acet senarîsta fîlmê ku ji Êlha Bakurê Kurdistaniyê dibêje, dema ku gelek bindest be, asîmîlasyona li ser zimanê wî gelî jî bi her awayî zêde dibe. û wan bi vê fîlmê xwastiye ku rewşa zarokên Kurd raxin pêş çavê sînema hezan. Hemû zarokê Kurdistanê ê ku divan dibistana de xwendine, zêde bêkesî dibînin, zêde zordestî dibînin, zêde asîmîlasyon dibînin. Ji ber wî jî me xwest vê fîlmekî wisa bikişînin. Perwerdekirin ji xwe tevî asîmîlasyonê ye li hemû dinyayê. Lê wextê tu bindest bî hinekî dî asîmîlasyon zêde dibe, hinekî dî ew sîstem dibe neyarê te. Me xwest li ser van zarokan vî zordestî nîşan bidin. Yek ji lîstikvanê fîlmê Cansu Firinci ku rola mamosteyekî dilîze amaje dike ku di sed sala bîstiyêkan de hêj zamanek qedexe kiriye. Ji ber vê çendê jî wî xastiye de vê fîlmê de bilîze. Bir halkın dilini özgürce konuşabilmesi lazım. Lazım e her milletek zimanê xwe bi awayekî azad biaxive. Di sed sala 21 de bêwateye ku em hêj li ser vê mijarê nîqaşan dikin. Perwerdehiya bi zimanê zikmakî mafê serekeyê gelî Kurd e. Li gel vê yekê min xwast rewşa zarokên Kurd di jiyana xwe de jî bibînim, ji ber vê yekê min di vê fîlmê de cî girt. Fîlma ku bi çavê du zarokên Kurd û mamosteyan rastiyên li Bakurê Kurdistanê pêşkêşî temaşawanan dikin, rastî eleqeyeke mezin ya sînema hezan û temaşawanan jî diyar kir ku îro bi pergaleke cuda asîmîlasyona ser Kurdî didome. من فيلمي قالك عجبان جوي أواي من عجبان أف أسملاسيونا دبدا ترك كل هرما كردستان آباد که لهر dönemek her dönemek ki istemek ki pergale ki juda avad ke dönemek meyo levi filmin me temaşa kir livoy avad kir be ser livoy avad kir iro ser hinek tiştekinin avad ke her vaha festivala filmaniya Enqerê ku bi piştevaniya Wezareta Çand û Turizmê û nêzî 5 sazî û rêxistinên navneteweyên sînemayê tê organize kirin dê heta 12 hêmijdarî berdewam bikin.
و فیلما ئۆکولتراشە ئانگۆتراشە دەبستانێژی دێ هەر ڕۆژی بۆ سینەم حەزان بێ پێشاندن ڤراڵە ئێریشمیش کوردستان 24 ئەنقەرە. پرسی پاراستنی ژینگە سەبۆتە پرسێکی جیهانی و زۆربەی وڵاتان کار لەسەرەوەکەن کە چۆن ژینگە بپارێزن لەبەرەوە ئەو قەتیس بوونە زۆرەی کە ئێستا گوێی زەوی گرتووەتەوە قەتیسبوونی گەرما ئەزانرێت کە دۆخەکە بەرەو چ مەترسیە کاڕوە و دارستانەکانی ئەمازۆن پار بە شێوەیەکی زۆر خراپ زۆربەی سووتە بەڵام ئێستا هەوڵی پاراستنی ئەو ناوچەیە یاخود بڵێ ناوچەی ئەمازۆن زۆر چڕکراوەتەوە لە ڕێگەی سیستمێکی ژینگەی نیشتیمانی کار بۆ بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە تایبەت بە دار و درەخت و وەشێواندنە ناڕەوایەکانیەوە کرێ. ئەم هەوڵە لە نیوەی یەکەمی ئەم ساڵ کاریگەری هەبوو لەسەر کەمکردنەوەی بڕینی دارستانەکان لە ناوچەی ئەمازۆن و بە ڕێژەی لە 38%. هەوڵەکانی پاراستنی ژینگە لە ناوچەی ئەمازۆن چڕ دەکرێنەوە. لە ڕێگەی سیستەمێکی ژینگەی نیشتیمانی کار بۆ بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە دار و درەخت با شێوەیەکی ناڕەوا دەکرێت. ئەم هەوڵەش لە نیوەی یەکەمی ئەم ساڵ کاریگەری هەبوو لەسەر کەمکردنەوەی بڕینی دارستانەکان لە ناوچەی ئەمازۆن با ڕێژەی لە 38 بەراورد بە ساڵی ڕابردوو. هەمووان دەزانین کە ئەمازۆن سیەکانی جیهانن. پاراستنیشی کارێکی زۆر گرنگە بۆ مانەوەی هەسارەکەمان. هەمووان دەزانین چەندین کێشە هەن کەوا کاریگەریان هەیە لەسەر سیستەمی ژینگە. لەوانەش بڕینەوەی دارستانەکان و هەروەها بەخێوکردنی فراوانی مەر و ماڵات. هەوڵەکانی پاراستنی سیەکانی جیهان لە کاتێکدایە کە گۆی زەوی بەهۆی دەردانی گازە ژەهراویەکان و گازە گەرمی پارێزەکان ژینگەکەی پیس بووە. پلەی گەرماش بەرز بووەتەوە. بۆیە هاوپەیمانێتێکی جیهانی دەیەوێت ڕێژەی پیسبوون کەم بکاتەوە. لە تەواوی کۆمپانیاکانی وڵات پێک هاتووە هاوکات لەگەڵ سیستەمی ژینگەی نیشتیمانی ئەمەش ڕووداوێکی مێژوویە. ئەم هاوپەیمانێتە هەوڵی پاراستنی سیستەمی ژینگە دەدات. لە چەند ساڵی ڕابردوودا بڕینەوە و سووتانی دارستانەکان کاریگەری گەورەی لەسەر ژینگەی ئەمازۆن هەبووە. ئێستاش وڵاتان دەیانەوێت پارێزگاری لەم سامانە سروشتە بکەن لە مەترسی لە ناوچوون ڕزگاری بکەن. تەکنەلۆژیای 5G بووە یارمەتیدەری کەرتی تەندروستی چین لە شاری گوانگژۆی چین کە بۆ یەکەم جار وەکو تاقیکردنەوەی کۆمپانیای هواوی نزیکەی 10,000 ئامێری زیرەکی 5G بۆ نەخۆشخانەی گوانژۆ بەردەست خستووە کە لەم ڕێگەیەوە پزیشک و پەرستارەکان دەتوانن بە باشی خزمەتگوزاری پێشکەشی نەخۆشەکان بکەن. بزانین چۆن چینەم داهێنانەشی کردو. کۆمپانیای هواوی چینی تەکنۆلۆژیای 5G بۆ خزمەتگوزاری کەرتی تەندروستی وڵاتەکەی دەخاتە کار لە شاری گوانگژۆ بۆ یەکەم جار وەکو تاقیکردنەوە نزیکەی 10,000 ئامێری زیرەکی 5G بۆ نەخۆشخانەکەی شارەکە بەردەستخراوە. لەم ڕێگایەوە پزیشک و پەرستارەکان دەتوانن بە باشترین شێواز خزمەتگوزاری پێشکەشی نەخۆشەکانیان بکەن. 做完这个镜片头呢，就车上的医生也可以看到。那同时呢，院内 ئەم تەکنۆلۆژیای بەڕاستی بۆ ئێمە بەسوودە بە تایبەتی بۆ ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە لە ڕێگەی تەکنۆلۆژیای 5G و کامێراکانەوە دەتوانن کاتێ نەخۆشەکە بە ئۆتۆمبیلی فریاگوزاریەوە دەگەێنرێتە نەخۆشخانە تێبینی بارودۆخی بکەین و لاگەری پێویستی بە نەشتەرگەری خۆمان ئامادە بکەین. دوای بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیای ڕێژەی مردنە نەخۆشخانەکەمان کەمی کردووە. 一到医院就可以立马实现双绕，绕过急诊科，绕过 CCU。 لە ڕێگای تەکنۆلۆژیای 5Gەوە ئۆتۆمبیلەکانی فریاگوزاریش تەواو پێشکەوتون و هەموو ئامێرە پزیشکەکانی ناویان بە تەکنۆلۆژیای 5Gەوە بەستراوەتەوە بە باشترین شێواز خزمەتگوزاری پێشکەشی نەخۆشەکانیان دەکەن. بەکارهێنانی تەکنۆلۆژیای 5G زۆر یارمەتیدەر بووە بۆ ئەوەی کە لە کەمترین کاتدا زۆرترین خزمەتگوزاری پێشکەشی نەخۆشەکان بکەین، دەرمانی پێویستیان بۆ دابین بکەین و زانیاریەکانیان تۆمار بکەین.
ژمارەی دانیشتوانی شاری گوانگژۆی چین دەگاتە 15 میلیۆن کەس و شارەکە یەک نەخۆشخانەی گەوری حکومی تێدایە کە هەر بەناوی شارەکە کراوە. کۆمپانی هواوی چینی لەسەر ئاستی چین بۆ یەکەم جار تاقیکردنەوەکەی لەم نەخۆشخانەیە ئەنجام داوە. تەواوی ئامێرە پزیشکیەکان و ئۆتۆمبیلە فریاگوزاریەکان بە سیستمەکە بەسراونەتەوە بۆ ئەوەی دەرفەتی تەواو بۆ دکتۆر و پەرستارەکان بڕەخسێت تا گەیشتنی نەخۆشەکە بۆ نەخۆشخانە لە ڕێگەی کامێراکانەوە نەخۆشیەکەی دەستنیشان بکەن و چارەسەری پێویستی بۆ ئەنجام بدەن. دێنافەرێقی کوردستان 24. سپاس بۆی کە ئەم ڕۆژ بینەرمان بوون تەواوی بەرگە و بابەتەکانی ئامادەمان کردبوو تایبەت بوو بە ئەمڕۆی بەیانی 24 پێشکەشیەوەمان کرد. هەمیشە لە خۆشیان بمێنن.